خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامایەم شەوتان پێشکەش دەکەین. گۆڕانکاریەکان وەکو دەوترێت سەرەداوەکانیان دەرکەوتن یان مەترسیەکان سەرەداوەکانیان دەرکەوتن. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە لە چەند مانجی ڕابردوو باز لەوە دەکرا کە لە عێراق و ناوچەکە گۆڕانکاری دەکرێت. لەبەرەوەی سیاسیەکانی عێراق بە شێوەیەکی گشتی متمانەیان بەیەکتر نییە، بۆیە ڕەنگە ترسێکی بچووک بابەتەکان ئاڵۆستر و گەورەتر بکات. ئەمە سەری کێشاوە بۆ موچە. من بە دوایە و پرسیارەدا دەگەڕێم، ئایا مەسەلەی کێشەی نێوان هەرێم و بەغدا یاخود لەو تەوقیتەدا پرسی موچە بابەتەکە پەیوەندی بە دەستورەوە هەیە یان پەیوەندی بە بابەتی سیاسیەوە هەیە یان بابەتی پەیوەندی بەو مەترسە سیاسی و بەلانە سەربازیانەشەوە هەیە کە لە ناوچەکەدا ڕوو دەدەن. ئینجا میوانەکەم لەسەر و ئەوەڵامانەوەیە مجاملەنیە بە ڕێز عەدنان عوسمان سەرۆکی دامەزراوەی ڤیژن. سوپاسەکەم. حەزەکەم گفتوگویش ڕاشکاونە دوای ماوەیەک بەیەکەوە بۆ بینەرەکانمان بکەین. فۆنەکەشم ناوەستە کە عەدنان مشکلە هیچ پەلەمان نییە، هیچمان پێی نییە. ئەوە بۆ ئەوەیە کە پێم بڵێن کاتەواو بوو یان تاوان. لەوە دەست پێ بکەین ئەگەر پانۆرامایەکی کورت لەبارەی ئەو ڕووداوانەی کە ڕوو دەدەن، ئایا بەڕێز کاک عەدنان بابەتەکەوێ تەنانەت مەسەلەن سیاسیەکانی شیعە متمانەیان بە کوردی و کورد متمانەی بە ئەوانی و سوننە بە هەمان شێوە ینی بێت متمانەیەک هەیە یان هەر بەڕاستی کورد لە ڕووی ئیداری و تەنانەت دەستوریش مامەڵەی نەکردووە. سپاس وڵاجا خۆت گوتنی ڕاشکاوانە قسە لەسەر ئەو مۆزوعانەکەین. خۆی تەبان ئیشکالەتی سەرەکی ئەم پرسە ئیشکالەتی دەستوریەکەیە. بەڵێ ینی خۆت سێتەوەرت باس کرد کە هۆکارەکان چین، هۆکاری دەستوری و هۆکاری سیاسی و هۆکاری ناوچەیش. من دەتوانم شتێکی تریشی بۆ ئیزاف بکەم، هۆکاری ینی با بڵێن هونەریش فەنی یا تەکنیکی. هۆکار ئەسڵەکە هۆکارێکی دەستوریە کاکزانە زانی ینی سەرەتای خەلەلە گەورەکە لە 2023 دەست پێەکە کاتی ڕوخانی سەدام ئەم هەرێمی کوردستان لە 92 هەرێمێکی فیدرال بوو. یەک جانبە ئەلانی فیدراڵێتی خۆی کردبوو و یەک جانبش لە لای خۆیەوە مؤسساتی خۆی دروست کردبوو. مەجلیسی تەشریعی ما بڵێن پەرلەمانی دروست کردو کە مەجلیسی تەشریعەیە، حکوومەتی تشکیل کردبوو کە مەجلیسی تەنفیزیە، دەسەڵاتی دادوەری دروست کردبوو سەرباری هەر ئەو کێشانەی کە ڕوویاندا و شەڕی ناوخۆ ئەمانە، بەڵام ئەم دەسەڵاتە بەردەوام و تا ڕوخاندنی تا نووسینەوەی دەستوری عێراق. هەرێم بە هەردوو قاچی خۆی خستنەوە عێراقی تازەوە، بەڵام بە کەمترین زەماناتەوە. طبعاً زەمانەتە سەرەکیەکە دوو شتە، یەکەم دەستورە وەکو وەسیقەیەکی نووسراو کە ماف و ئەرکەکان تایە دەستنیشان نەکرێت، و زەمانەتەکەی تریش بەشداری چالاکانە لە بنیاتنانەوەی عێراقی تازەیە. لە ئەمە لە قۆناغێکە کە سوننە بە تەواوەتی تێک شکێنرابوون لە دوای 70 ساڵ لە حکمڕانیکردنی تاکلایەنیان بۆ عێراق سوننە شکێنرابوون. شیعە لایەنی لاواز و زەعیف بوون کە هەمویان وەکو پەناهەندەی ساڵانێکی درودێژ لە ئێران و لە تورکیا ئەگەڕانەوە بۆ عێراقێک لە سایه پێشمەرگە و حیمایی لایەنە کوردیەکان بۆ بەرپرسەکانیان و ئەوانە. ئەم واقعە لەوانەیە لەوێ جۆرێک لە ناتوانم بڵێم غرور ینی وشەیەکی قورسە، بەڵام بڵێن جۆرێک لە خۆشباوەڕی لایەنی کوردی دروست کرد لەوەی کە پێی وابێ ئەم عێراقی تازەیە کورد فاکتەرە ئەساسیەکەی بێ بە حکمی چی؟ بە حکمی ئەوەی کە ینی دراست لێکۆڵینەکان ئاوا بوون. من تەواان بەریئانە سەری یەکەم ناتوانم بچمە ناو تیۆری ئامەرەوە، بەڵام ینی ئەنەکەەوە بوو کە سونە و شیعە جارێکی تر وەکو پێک هاتەیەک یەک ناگرنەوە، بەردەوام لە ململانیە بن، لە کێشمەکێشی گەورە بن، و کورد ئەتوانێت با بڵێن ئەو عەرەب بەڵێ بێزت القەبان بێت لە ناوەڕاستدا بتوانێت تەوازنەکە ڕاگرێت و هەم سونە پێویستی بە کوردە بێ، هەم شیعە پێویستی بە کوردە بێت. ئەم لێکدانەوەی یەکجانبەیە ڕەنگە بۆ فترێک دروست بوو بێ، بەڵام لە ئێستا هەر لە سەرەتاوە دروست نەبوو. لە سەرەتاوە خەڵکانێک هەبوون، من تەنها ئاماژە بە هەردوو خاڵی خۆش بوو کاک نوشیروان و کاک جەوهەر نامی خەکەم کە زۆر بە وردی دەرکیان بە هەندێک مەترسی کرد و باسییان کرد و بڵاویشیان کردەوە کە ئەمە هینە. کورد کە ڕۆیشتە ناو ئەزانی کێشە ئەسلەکە چی بوو؟ دەوڵەتێکی عێراق دروست کرا بە ناوی دەوڵەتێکی فیدرالی. ئەمەش کێشمەکێشی زۆر بوو، بەشێک لە لایەنەکانی عێراق قبولە، سوننەکان زۆربیان قبولیان نەبوو، شیعەکانیش نیانەزانی مەعالیمی ئەمە چییە. ئەو کاتە کورد دەیتوانی شێوازێکی زیاتر لە فیدراڵیەت لە عێراق بەرجەستە بکە بە حکمەوەی بە حکمی هەیمەنی کورد ئەو فترەیە لەوە بە حکمەوەی کە تەجروبەیەکی فیدرالیشێ بوو هەرێمە بوو. یعنی
5 کە دەستوری عێراق نووسرا ئەوە نەبوو عێراق بکەی بە دەوڵەتێکی فدرالی عێراق هەر بە دەوڵەتە مەرکەزیەکە مایەوە فدراڵێتێک ئیزافی بۆ کرا یعنی ئەمە هەڵە سەرەکیەکەیە و ئەمە سەرەتای هەڵەکانە چونکە عێراق کە ئەوتری عێراق بوو بە دەوڵەتێکی فدرالی عێراق نەبوو بە دەوڵەتێکی فدرالی عێراق وەکو خۆی مایەوە عێراق دەوڵەتێکی مرکزیە لەم پەڕی بۆ ئەو پەڕی لە عێراقەکەی بە هەرێمی کوردستان ئێمە بە فیدراڵەتێکە و خۆمان ئێمە بە هەردوو قاچخۆمان خستنەوە ئەوانە دیارە کورد لە بەغدا معلومە کورد کۆمەڵی پۆستی وەرگرت کۆمەڵی امتیازاتی وەرگرت ڕۆڵیە بوو نەقشیە بوو ئەوانەیە بەڵام ئەمە لە چ کاتێکە کە ئەو لایەنەکانی تر وردەوە دەخڕی خۆیان بەهێزە کردەوە شیعە دەستی کرد بە سەرۆک وەزیرانیەوە سەرۆک وەزیرانی با بڵێن هەموو جومگەکانی سەرۆک وەزیرانی ینی با بڵێن بە مدیر عامەکان و ئەمە هەمووی دەستی پێوە کرد و کردی کۆنتترۆلی کرد و سونەکانیش پەرلەمانیان کۆنتترۆل کرد تا حدێ من ناوچەکانی خۆیانیان کۆنتترۆل کرد کوردیش ئەو ماڵوێرانی و ئەو لێکترازانە کە تا ئێساکەش بەردەوامە بەم حاڵەتەوە ینی واقعێکی ناخۆش دروست بوو کە ئەمە لە دەستورە بەرجەستە بووە هەر کاتی خۆشی ئاماژە بۆ دراکە ئەم دەستورە لە ڕووی داراییەوە لە قازانجی هەرێمی کوردستانی لەوانێ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بەشێک لە مافە کەلتوریەکانی کوردەوە خۆی بەدەستیە نابوو پێویستی بە مەکروهی عێراق نەبوو خۆی بەدەستیە نابوو بەڵام لە دەستورە کە نووسرایەوە ئێمە زۆر دڵمان بۆ خۆش بکە زمانی کوردی بێتە زمانێکی ڕسمی کە تا ئێستا نەبووتە زمانێکی ڕسمی لە عێراقا تا ئێستاش نەبووە دڵمان بۆ خۆش بوو کە کورد وەکو نەتەوەیەکی تر لە عێراقا ئاماژەی پێکرێت ئەم شتانە بەڵام ئەوەی کە تۆ هەرێمێکی کامل ماف بوویت پەیوەندی دروست کرده بوو ئابووری خۆی بڕێوە ئەبرد هێزی چەکداری خۆی هەبوو ئەمانە بوو ئەمانە لە ناو دەستورەکە بەو شێوەیە کە پێویستە کۆمەڵێک مافی هەبێت نەکراوە ئێستاش بۆ ئاگاداری کاکزانە بۆ بینەرانی ئەزیزیش گەر عێراقێکی بەهێز هەبێت من پێم خۆش نییە بڵێم عێراقێکی لاواز و خوانەخواستە شەڕی ناوخۆمانە بەڵام عێراقێکی بەهێز بەم عقلێتەوە بەم تێگەیشتنەوە هەبێت هەرێمی کوردستان کۆمەڵێ مافی تریشی ڕات کۆمەڵێ مافی تریشی ڕات مافی دارایی ئەوە وردەوە دەخەریکە ڕات مافی دیبلۆماسیشی و پەیوەندەکانی لە دەرەوەش نامێت لەوانەیە وای لێ بێت ئەگەرەوەی عێراق بەهێز بێت هەر لێرە ئەگەر وەزیرێک سەرۆک وەزیرانی بڕۆ بۆ دەرەوە لە مەتارە بیگرن بڵێم تۆ بە ئەمریکی ڕۆیشتویت بە پێرس ڕۆیشتویت نەک هەر ڕێکەوتن بۆی نییە بکە لەوانێ سەردانەکانیشان تەقلیز بکرێت و نوێنەرەکانی هەرێمیش لە دەرەوە ئەو ئەگەر ئەو دەسوورە جێبەجێ بکرێوەکو خۆی چونکە علاقاتی دیبلۆماسیش حەکرکراوە بۆ حکومەتی مرکزی حکومەتی مرکزی لە عێراقا تەحویل نەبووە تا ئەم ساتە وەختە ئەو سەماعی گوێی تۆی شەر دڵم لایەتی هەر باڵیکردنەوە ئەم حکومەتە تا ئێستا تەحویل نەبوو بۆ حکومەتێکی فدرالی حەقیقی هەر بە نمونەی ئێستا ئەم کێشەیە کە هەبارە باو نمونەی بێن ئەم کێشە داراییە کە تقریبان ئەوە ئێستا بێتە 10 ساڵ خەڵکی 10 ساڵ تێبڕێت کە خەڵکی کوردستان بڵێ خەڵکی کوردستان معاناتێکی زۆریان بەرامبەر بەم کێشەیە هەیە و ئەیش بینین پرۆژەکان کێشەی تێ دروست بووە ینی لە هەموو ڕوویەک و خەڵکیش لە 10 ساڵە لە معاناتێکی زۆر گەورەیە ئەی بڕن و نای بڕن و ئەوە دێ و نایە و قەلق و ئەوانە و خەبەری هەبووە بە خەبەری ئەوە ئەمڕۆ دێ یا نایە ئیمزاکرای ئەمزان هەمووشی کەی هەمووشی دووسێ ڕۆژی دوایی مانگ کۆتایی مانگ قەت بینیتە لەم چەند ساڵە لە سەرەتای مانگۆ بوترێ ئەم مانگە موچە نادرێت هەمووی 3 ڕۆژ ێمێنێ بۆ موچە 4 ڕۆژ ێمێنێ بۆ موچە ئەو دێ مانگە نەنێت ئەمە جا ئەمەشێکی لە کێشە گەورەکانە ئەیکە لە کێشەکانە کە ئەمە قسەی لەسەر شوی امتحانە بیرەکەوێتەوە سعی بکە نا لەوانەیە هەر ئەسڵەن جۆرێک لەوە بێت کە جۆرێک لە عقوبەش بێت جۆرێک لە تۆڵەسەندنەوە بێت و جۆرێک لە بێبەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستانیشتیا بێت طبعاً وەکو باس کرد ڕاشکاوانە ئێمە نابێ هەر تۆپەکە بخینە ساحەی ئەوانە چونکە تۆ حکوومەتێکت ئێمە مەفروضای ئەم حکوومەتە بەگرێ و دەستورەیش بەگەرە و دەستورەش ئەم حکوومەتە سەرپەرشتی ماف و ژیان و مەعیشەت و ئەوانەی خەڵکی ئێرەکە یعنی ئەو مەفروضایە عدنان ئێمە لە دەستورەکە زیاتر تێپەڕیوین لە مافی دەستوریەکە بەشێکی زۆری هەڵسان هەر جێبەجێ نەکراوە نەکلێ تێنە پەڕیوێن جێبەجێ نەکراوە لەو مووزوع جا من ویسم ئەو خاڵە بڵێم کە ئێمە ئەو حکوومەتش تا ئێستا نەبووە بە حکوومەتێکی فدرالی بەم نمونەیە کە ئێستا ئەم ئەزمە گەورانە و ساڵانێکی درێژە ئەم ئەزمە گەورەیەمان هەیە ئێمە بەشێکی لە دەسڵاتی تەنفیزی دەسڵاتی تەنفیزی پێکاتوە لە سەرۆکایەتی کۆمار و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دیارە دەسڵاتی حەقیقی و فعلیەکە لای ئەنجومەنی وەزیرانە لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڵام سەرۆکی وەزیران سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنێکی وەزیران هەیە کە کۆبوونەوە کات و بڕیارە دات و بڕیارەکانیان ئەبێ با بڵێن تەزامنی بێت پێکەوە ئەو بڕیارانەدەن ئەمە واقعی تشکیلەی عێراق کە لە 3 تایفەی ئەساسی پێک دێت لە کورد و شیعە و سونە پێک دێت ئەنجومەنی وەزیران دەبێت بۆ شێوەیە بێت سونە حوزوری تیا هەیە کورد تیا هەیە و لایەنەکانی تری شیعە ڕاستە سەرۆک وەزیرانی بەدەست شیعی بەڵام بەردەوام کورد جێگری سەرۆک وەزیران بووە یا وەزیری دارایی بووە یا وەزیری دەرەوە بووە بۆ نمونە لەم هەموو کێشمە کێشانە
ڕۆری دەسڵاتی تەنفیزی کە کورد بەشێکی ئەساسی تێدا چی بووە ڕاستە پەرلەمانتارەکانە بینین جێگری سەرۆکی پەرلەمانە فراکسیۆنەکانە قسەکان ڕۆڵیانەیە حزوریان هەیە و جێگای ڕێز و تەقدیریشن من بەش بە حاڵی خۆم ئەبینم چالاکن قساکەن و ڕەخناگرن و پێیاننامە دەرەکەن بەڵام دەسڵاتی تەنفیزی کە گرنگترین دەسڵاتە چی بووە ینی بۆ نمونە لەم هەموو قەزایانە بینیمان نوێنەرەکانی کورد لە ئەنجومەنی وەزیرانە کۆنفرانسێکی هاوبەش بکەن پێکەوە ئەلانی ئەوە بکەن بڵێن ئەم بڕیارەی سەرۆک وەزیران بڕیارێکی تاک لایەنەیە و بڕیارێکی سیاسیە و بۆ دژایەتیکردنی هەرێمی کوردستان و دەسڵاتەکانی هەرێمی کوردستانە و بڕیارێکی ناقانونیژە و پێکەوەش بڕۆن بۆ محکەمەی فیدرالی لەوێ بکەن و پێکەوەش بڕۆن بۆ پەرلەمانی کوردستان داوای محاسبەکردن و محاکمە کوردی ئەمە بەهێزکردنی کەیسی کوردستانە لێرە کە نایبینین من ناڵێم خوانەکردا ئەو بڕێزانە کە لە بەغدان خەمیان نییە هەوڵ نادەن لەوانەیە لە ژێرۆ دەیان کۆبوونەوە و هەوڵ و ئەوانەکە من باسی سەد عەلەنەکەیەکەم کە مەفروض وایە پێش هەموو شتێک چونکە ئەمە لە مانگ و دوو مانگ و سێ مانگ و چوار مانگ و ساڵ و چوار ساڵ تێپەڕیوە بۆیە تۆ بڵێ و کاکە من جارێ هەر هەوڵی دیبلۆماسیەکانی خۆم ژێربەژێرەکەم من گرنگ لای من ئەوەیە کە موچەکە بگاتە خەڵکی کوردستان بەڵام موچێ ئەم مانگەیش هات مانگی داهاتوو زەمانەتی نییە تۆ سەریکە کاکزانە ئەم چەند مانگە چ مانگێک هەبووە کە موچە هاتوێ نیان وتێتر ئەمە کۆتایی کێشەکانە نییە ساڵەوتیانێکمان کردەوە تەواو ئەتر کێشە نەما هیچ کێشەیەکی فەنی نەما کێشەیەکی سیاسی نەما کێشەیەکی ئابووری نەما کێشەیەکی دارایی نەما بە ڕووخۆشی هاتنەوە وایان کرد ڕێک لە لەحزەیەکە گەڕانەوە بۆ مورەبەعی یەکەم وەکو ئەوترێت ینی جارێکی تر باس لەوە کرا کە جارێکی تر هەموو قوانەکان لێدرایە هەرێمی کوردستان وتی وڵا ئەمە قرارێکی سیاسیە عێراقیش وتی قرارێکی سیاسی نیە قرارێکی فەنیە و هەرێمی کوردستان پابەندی نەکەنەوە کەواتە هیچ نەکراوە ئەم هەموو کۆبوونەوە ئەم هەموو مەحزەرانەی کە نووسراوە لە بینی هەردوو لا ئێمە وایە ڕۆژنامە نووسانی وەکو جەنابەت و ڕای گشتی و کۆمەلگای مەدەنی و پەرلەمانە ئینەکەی کوردستان شق و شڕەکەی کوردستان ئاگای لە هەم وردەکاریانە بێت لایەنە سیاسەکان ئاگایان لەمانە بێت ینی واقعەکە هەرێمی کوردستان سەهمێکی زۆر گەورەی لە دروستکردنی هەیە ینی مەفروض وایە ئەوانەی کە زمان بەدەستی هەرێمی کوردستان لە حزبەکان لە بەرپرسە باڵاکانی دەسڵاتی تەشریعی و تەنفیزی لە وڵاتی تێبگەن لەوەی کە ئەم دەستورە بۆ خۆی مەترسیەکی گەورەیە لە ئێساوە ئەبێت تۆ حساب لەسەر ئەوە نەکەی کە دەست ینی هاوانەکەی بڵێم دەسورە جێبەجێ نەکراوە ئەم دەسورە جێبەجێ بکەی کێشەی زیاتر دروست دەکات بڵێ بەو شێوەیە بەو شێوەیە ئەوانی شاوە بە بێمنەتی کە هەندێک هەنگاوانێن لەبەرەوەی کاتی خۆیان دەسورە بەدەستی خۆمان ئیمزامان کردووە کە بەشێکی گرنگ لە دەسڵاتی مالی بڵێ بەدەستی عێراق بێ فڵان دەسڵات بەدەستی عێراق بێ بەشێکی گرنگ یا کراوەتە هاوبەش یان ئەوە کە تۆ کردت بە هاوبەش پێکەوە ئەگەر ئەو ئامادە نەبوو کەواتە تۆش ئەبێت چاوەڕێ بکەیت چونکە کە تۆ کردتە هاوبەش ینی لایەک مافی ڤیتۆی لاکەیترێن بەشێکی تامە ستا هەشتای دەسڵاتەکان یا حەسری یا هاوبەشە لە بینی هەرێم و ئێستاشێکی گەورەی ڕوویداوە ئەوەی کە باسەکرێ شتێک دوو ڕژان کە عدنان ینی ڕێکەوت نەکرێت باسی ڕێکەوت نەکرێ باسی نووسین مەحزەرەکرێ باسی ئەوە کرێ بەڵام ڕاست ینی بە وردەکاری هیچی لایەنێکی چاودێر نییە بەسەر سەریەوە یان بەسەریەوە بڵین بەڵێ وەڵاهی ئێمە خوا هەڵناگرێ ئەو وەرەقەیەمان بینی و هەموو شتێکی هەبوو هەموو اتفاقێکە عیبی نەبوو بەڵام ئەو عێراقە پاشەکشەی کردو ینی شتێکی وا هەیە مەسەڵەن ئێوە تەنانەت دامەزراوەیەکی ورد و قوڵن ئەوەتان لەبەردەستەیە کە شتێکی وا دەستان ینی ئێمە ماوەی چلمانیە کە بەتەمای ئەوەین کە کۆنفرانسێکی گەورە بکەین لەسەر کێشەدارایەکانی نێوانی هەرێم و بەغدا لەگەڵ زۆر لە ناوەندەکانی بڕیارێکی هەرێمی کوردستانش لەسەرمە قسەمان کردو هەمووشیان پیان خۆشە ینی ئەم مەتەڵا ئەم لغزە گەورەیە خۆ ئەبێ تیژ بخرێتە سەری قسەی لەسەر بکرێ ئەبێ لە عێراقیش خەڵکبان کرێ لە کوردستانی هەرێمی کوردستانیش بان کرێ تێبگەین لەوەی ئەم کێشەیە چییە بەڵام زۆر جار کە لەگەڵ بەرپرسێکی دارایی هەرێمی کوردستانە قسەکەی ینی پێی وایە ئەمە ئیشی کۆمەلگای مەدەنیوانینە ئەمە ئیشی ژێربەژێرە گفتوگۆکانە مخوازەتەکان کەسیش نازانێت ئەخزانی چۆن ئەم کە تۆ بڕیاردا ئەم معیشەتی خەڵکە ژیانی خەڵکە و ئەم هەرێمە مستەقبەلی ئەم هەرێمە چونکە ئەم هەرێمە ناتوانێت خۆی اقتصادێکی سەر بەخۆی خۆی نیە خۆی ئیدارە بدات هەی بواە نوری على نور عێراقیدا باش نایدا کەیفی خۆیتەوە ئێمە ئابووری خۆمانمان هەیە ئابووری سەر بە خۆم خوانەیە خۆمان ئیدارەی ناتوانن ئەگەر بتوانن و نەیکەن عیبەیەکی زۆر گەورەیە ئەگەر نتوانن و دیعای بکەن ئەوەش عیبێکی زۆر گەورەیە ینی تۆ ئەبێ واضح بیلێرن بۆیە وزارەتی دارایی ئەم هەرێمی ئێمە ینی بۆ نمونە وزارەتی دارایی هەرێمی کوردستان دنیای کۆبوونەوە و مفاوەزاتی کردو خۆت گوتنی دنیایەک مەحزەرمانە لەوانەیە بەقەدەم سودیە جناب مەحزەری ئەو کۆبوونەوانە هەبێت و گفتوگۆ لەسەر جزئیاتی شەکە چەندین وەفدی فەنی ڕۆیشتۆ بۆ بەغدا و قسە کراوە کەواتە بەشێکی زۆر لەم جزئیاتانە نەکرا من بەشێک لەو کەسانشم بۆ بەڕێزانشم بینیوە و باسی کۆمەڵی وردەکاری زۆر کراوە لە بەغدا
زۆریشیان هەر پیان وا بۆ ئەو کێشانە ئەمێنێتەوە بۆ ئێستا بینیشمان سەرباری ئەوەی کە ئیدعاکرا هیچ کێشەیەک نەماوە بەڵام بەشێکی زۆر لە ناوەندەکان لە کوردستانە پیان وا بۆ ئەو کێشانە جارێکی تر تەقێتەوە جارێکی تر هەنەگەیشتە مانگێک و مانگ تەقیەوە جارێکی تر و کاکزانە ئێستا ئێمە بەشێک لە شەقامی عێراقی ئێستا 5 مانگی تر ئێمە بێت لە منەوە معنەتەوە لەوەی 5 مانگی تر هەڵبژاردنەکەی لە عێراقا کورد دەنگ بە هاشمی و کاظمی و سوودانی و علی و وەلی وانە نادا عرب دەنگی پێدا وەنیە لە بەسرا بێ دەنگ بە سوودانی بدرێت لە نەجەف بێ دەنگی پێ بدرێت لە فلان و فلان شوێن ئەبێ دەنگی بدرێت لە هەرێمی کوردستان لە سلێمانی لە هەولێر دەنگی پێ نادرێت کەواتە ئەو ئیش بۆ دەنگدەری خۆیەکە بەڵێ بۆ شەقامی خۆیەکە و بینیشمانە بەشێکی زۆر لە ئەو کەسانی کە بوون بە کاراکتەر لە عێراق بە دژایەتیکردنی کورد بوون هەریمی کوردستان بوو بە بەهێزکردنی مرکزیت بوو لە عێراق من ناڵێم دژایەتیکردنی کورد من ناڵێم عنسورین یعنی ئەمە اتهامێکی زۆر مەترسیدارە تۆ بڕێمانە بەڵام بە عقلێتی مرکزی کاکزان هەر لە بەرنامەی جەناب زۆر جا باسمان کردووە کە هێشتا لە عێراق عقلێتێکی مرکزی هەیە لەبەرەوەی عێراق نەبوو بە فیدرالی عێراق ڕێگای نەدا بەسڕ بێتە ئەقلیمێک ڕێگای نەدا ئەنبار بێ بە مووسڵ ببێ عێراق وەکو دەوڵەتێکی مرکزی ماوەتەوە بۆیە هەمیشە وەکو هەرێمی کوردستانی وەکو هەرێمێکی متەمەرد سیر کردووە متەمەرد ئەمە لەگەڵ هاوکارانم بەرنامەیەکمان کردووە لە شەقامی متەنەبی لە بەغدا انشاءڵڵا ڕەنگە سپێشەوە گەرگرفت نێتە پێشەوە دابەزێ یعنی ئەمت کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند بەبێ وەستان ڕێک کابرا وەڵامی دامەوەی وت پێویستە موچەی موچەخۆران کێشەکە چارەسەر بکرێت ینی هەموو شتەکانی ئێمە لەوە کۆکراوەەوە ئەوەی تقریبا بۆ بە کوروزانەوە یعنی ئێسانەیە بۆ بە عەتفکردن و ڕەحمکردن لە شەقامی عێراقی من ئەمڕۆ چەند بابەتێکم خوێندەوە ئەڵێ گوناحن ئەم میلەتە گوناحە ئەم موچەخۆری کوردستانە گوناحن چۆن ئەبێ ئەوانەکەی پێم وایە ئەمە ئیهانەیەکی گەورەیشە بەنسبەت میلەتێک ینی میلەتێک لە دوای هەموو خەباتە و شەهید و قوربانیدان و ئەوانە ئێستا استحقاقێکی ئاسایی و سادەی خۆی کە مەفروض وایە هیچ هێزێک نەبێ بتوانێت قەتعی کات و بیبڕێت فلسێکی لێ ببڕێت ئێستا بێتە بەشێک لە جۆرێک لە کوردستانەوە و لە ڕجات تکاکردن لە عێراق لە شەقام تەنەبی ڕەنگە جەنابەت ئەکیدم نەک ڕەنگە ئەزانی مسەقفینی لەوێ کۆ بێتەوە خانە نشینەکان ئەوانەی تەجروبەیان هەیە ڕاستە خۆمان ئەو قسەیانە کرد کە هێشتا ئەو وەختە قەرار نەبوو موچە دواب بکەوێت بابێ مەسەرەوەی کە بەڕاستی کاک عەدنان ینی ئەمە لاەنە دەستوریەکەت باس کرد لاەنە تەکنیکەکەشی ڕەنگە بابەتێک بێ کەمێک ئالۆز بێ و هەر وەزیری دارایی بتوانێت وەڵامی بداتەوە یان وەزیری سامانەکی چکە وەڵێن نەوت ومە پرسیینەوتە بەڵام لە بابەتی سیاسی ترسێکی باز لەوە کرێت کە یەکێتی و پارتیان بە دیاریکرای پارتی دموکراتی کوردستان لە پشتگەڕانەوەی هێزی سونەن و بیانەوە سونە بهێننەوە و زۆر جاریش باسییان لەوە کردووە و ئەژڵێن چکە شعمارانگەسە لە خشەی مار و مێر و ئەترسێ ئەمە حقیقەتێکی ئەگەر حقەتی تابێت کارەساتێکی زۆر گەورەیە ینی کورد لەبەری ئەوەی ئێستا لە ئێستادا کار لەسەرەوە بکات پەیوەندەکانی ناوخۆی خۆی چاک بکات علاقاتی بینی دوو هێزی سیاسی گرنگ کەیەتی و پارتین چاکەن پەیوەندەکانی لەگەڵ لایەنەکانی تری ئۆپۆسیۆنە و گرنگترین شتیش پەیوەندەکانی لەگەڵ شەقامە چاکەن و بەهێز بکەن بیر لەلایەنی سونە بکەن کە بەشێکی زۆری ئەو لایەنە سونانە هێشتا بڕای بە عێراقێکی فیدرالی نییە هێشتا بڕایان پێ نییە ینی بەشێک لە ئەقتابەکانیان کە ئێستا قسە ئەەکەن باس لەوەکەن کە دەبێ عێراق ینی ئەو قسانی کەوانی کەن عێراقێکی مرکزی زۆر بەهێزی پێش 2023 عێراق ئەبێ پرسی دارایی لای عێراق بێ پرسی دیبلۆماسی لای عێراق بێ پرسی هێزی چەکدا لای عێراق بێ پرسی سنوورەکان لای عێراق بێ پرسی نازانچی لای عێراق بێ چی ئەمێنێتەوە و ئەگەر دەستورەکەی جێبەجێکرد پێم وتی دەستورەکە جێبەجێکرد 80% بڵێ 80% دەسڵاتی حەسری و دەسڵاتی هاوبەشە چی بێنێتەوە بۆ ئەم هەرێمە داماوە لەوانەیە ئەو کاتە سەلاحەتی ئەنجومەنی پارێزگایەکشمان نەبێت کە لە بەسرە بۆ نمونە ئەبینین هەندێک جار بڕیارەکانی سەرۆک وەزیرانی جێبەجێ ناکرێت جا ئەم عەقڵێتە لەناو سونەکانە هێشتا بەهێزە پێمان وابێ لە ئێستادا سونە پێویستی بە ئێمەیە ئێمەش بڕۆن پشتی سونە بگرین بۆ دژایەتیکردنی تا ئەم ساتە وەختێک قسە ئەکەین لەوانەیە عومقێکی گرنگی هەرێمی کوردستان خودی شیعەکان بن نەک سونەکان بن سونە هێشتا لەناو پاڵتۆی تەپوتۆزی مرکزیەت و عەقڵێتێکی عنسوری و کۆنە بەعسیوانیان بە تەواوەتی ڕان نەماڵێ لە خۆیان لەوانەیە ئێستا وردەوردە هێزی تر بێتە پێشەوە من هیواخوازی ئەوەم هەنگاو بە هەنگاو بەڵام لە ئێستادا هێشتا شیعە لایەنی شیعە و شەقامی شیعە تا ئاسێک هێشتا نزیکترە ینی قوڵایی استراتیژی من لەگەڵ یەک دوو کەس کردومە لە بەغدا مەسەلەن کاک عەدنان ئەڵێ خەریکە بشکەوین انشاءالله ناکەوین انشاءالله باس لەوەکەن ئەڵێ مەسەلەن ڕەنگە وەکەوەی کە لە سووریا ڕوویدا کارکتەرێکی کارتۆنی بەڵام لە مێدیا گەورەی کەن
سنە بێن قەتعێک دروستکە لە نێوان کورد و شیعەیە و دەسەڵاتی شیعە بچووکەنەوە و پێیان وایە ئەمە ڕقم یەک ڕقم دوو پێیان بۆ چوونێکی دیکە هەیە پێی وایە کە بۆی سینناریو 2021 دووبارە نەبێتەوە کە سێگۆشەی هاوپەیمانیت دروست بوو لە نێوان مقتەدا سەدر و حەلبوسی و پارتی لە ئێستاوە ئەوان ئامادەکاری خۆیانەکەن ئەیانەوێ بە وەرەقەیەکە و ژێربەژێر هەندێک اتفاقات بکەن بۆ هەڵبژاردننی داهاتووی عێراق ئەمانە ڕێکی ئەچێ جارێ ئەوە دروست نییە کە بوو دەسڵاتی کارت ئەوی لە سوریای دەسڵاتێکی کارتۆنی نییە بۆ سەرۆکێکی کارتۆنی نییە ببێت ئەوەوە سەرۆکێکە خاوەنی لەگەڵی بین لەگەڵی نەبین بەڵام خاوەن دیدگایەکی زۆر ڕوونی حکومڕانیە و ئێستاش دروشمەکەی کە جێبەجێیەکە ئەڵێ سووریا پێشە بوو شتێک سووریا پێشە مشتێک لە عێراقەوە نەبوو لە عێراق بەشێکی زۆر لە هێزە سونیەکان چون قاعدە بوون دواتر داعشیان دروست کرد واتە لەوانەیە بڵێن تەیاری متەشەدد پێشە مشتێک عێراقیان لام مهم نەبوو یعنی چونکە عێراقیان لەدەستدا بوو لەیان مهم بوو لایەنە شیعەکان بینیمان عمقەکەیان زۆرتر حزب الله بوو ئێران بوو کێ بوو ئەوە نەبوو زۆرتر ینی ڕۆحێکی عێراقیوان نەبوو لەم بینە هەموو کوردە تەنها متفرج بوو کورد لە جاتیەوەی کە تەنها تەماشاکەر بێت مەفروض بوو ئیشی خۆی بکات ئیشی خۆی نەکرد لە فترەی داعشە ئیشی خۆی نەکرد و لە ئێستاش ماڵێکی لێکترازاوی هەیە ببینە پەرلەمانێکی چۆن لاوازیە من خاڵێک کە ویسم قسەی لەسەرکەم و وازم قەتعمان کرد ینی ئەوش ئەو بورە ینی باسی وزارەتی دارایی خۆمان کرد باسی بڕیار بەدەستەکانی خۆمان حتا لە سەرۆکی هەرێمەوە بیگرە بۆ جێگری سەرۆکی هەرێم بۆ وەزیری دارایی بۆ هەموو ئەمانە ئەم کێشەیە لە بەغدا ڕوویداوە و لە بەغدا ڕووادا مەفروض نییە لە هەولێرەوە مؤتەمەری صحفی بکرێت لە هەولێرە قسەی لەسەر بکرێت بەغدا تا ئێستاکە بە حکمەوەی کە ئێمە تەواژدمان تایدایە بەغدا پایتەختی فیدراڵە وەنیە بێلایەن بێت پایتەختی نە سونەیە نە شیعەیە نە کوردە پایتەختی هەموو پێکاتەکان ینی ئەم هەموو ئەزمانە ڕۆدا مەفروض وایە ئەمانە بڕۆن لە بەغدا لەوێ لە پەرلەمانی عێراقەوە مؤتەمەری صحفی بکەن ڕۆژنامەنووسی عێراقی و ڕایگشتی عێراقی و شەڕ نییە ئەمە داکۆکی کردنە ئەمە داکۆکی کردن ئەمە بە پێچوانەوە نەک شەڕ نییە ئەمە دیفاعێکی زۆر گرنگ و گەورەیەتەوە ئەبێ بیکەی لەبەرەوەی مۆزوعەکە لەوە دەرچوو بڵێن وڵا ئێمە لەبەرەوەی ڕێکەوتنێک کراوە تەواوەتر کاکە ڕێکەوت نەکردەوە کەم باسی ئەم مۆزوعەکەن تاوام کێشەی موشەمان حەل کرد دەرکەوتووە کێشەی موشە 100% حەل نەبووە 100%شی چکە لە 99 جارێتتر گەڕینەوە بۆ یەک کاتە لە ئێستادا مەفروض وایە ئەگەر ناوی بنێن شەڕیش جەنگ ئەم جەنگە برێت لە بەغدا بکرێت لە بەغدا مەفروض وایە قسەکردنەک ئابە و شێوەیە ئێستا ببینین لە عێراقات ئەو مۆزوع هەر بە کپیمەوە لە هەرێمی کوردستان چەند ڕۆژێک قسەکراوە هەڕەشەکراوە ئەوانە کێش باجەکەیدا موچەخۆری داماوە کە لەم بەرە جەژنانە عانەیەک ناچێتە گرفانیەوە ینی ئەمە کارەساتێکی گەورەی حکومڕانیە کارەساتێکی گەورەی حکومڕانیە لە هەرێم و کارەساتێکی گەورەی بەشداریکردن لە حکومڕانی لە بەغدا ئەتوانین کەڤەری بکەین بەوەی کە بڵین ئەمە پرسێکی نەتەوایەتیە و برسیکردنی نەتەوەی کوردن لە عەرەبەوە برسی کردی خۆ کێ لە کورساناژی نەتەوەی کورد لە کورساناژی ینی با بڵێن پێکاتەکانەوە برسیکردنی هەرێمی کوردستانە عقوبەدانی هەرێمی کوردستانەوە ئەکیدە لەوەیە بەڵام خۆ هەر عێراق بەرپرسیار نییە لە مۆزوعە تۆ حکومەتێکت هەیە حکومەتەش بەرپرسیارە لە مۆزوعە ناتوانین ینی ئەمە کاڵێم حکومەتی هەرێم بەرپرسیارە قسەم لەسەرەوە نییە کە عێراق تەبریئە بکەین کاڵێم عێراق بەرپرسیارە قسە نابێ حکومەتی هەرێم بەرپرسیار چونکە ئێمە بەشێکین لە حکومەتی عێراق حکومەتی هەرێمی کوردستان جزئێکە بەشێکە لە حکومەتی عێراق بۆیە ئەگەر حکومەتی عێراق بڕیاریدا کەواتە هەرێمی کوردستانیش لەگەڵێت لە بەرەوەی سەرۆکی لیژنەی اقتصادی عێراقی کوردە و نوێنەری کورد هەرێمی کوردستانیشە و ئەندامی مەکتەبی سیاسی حیزبێکە و بەشێک لە وەزیرەکانی تریش پێگەی گرنگیان هەیە ناو حزبەکانی خۆیانە ئەوانەی چی یەکێتین چێ پارتین ینی کەواتە ئەمانە بەشێکن لە هەیکەلی ئیداری دەسڵاتی تەنفیسی کە بڕیاری داوە قەتعی ڕاتبی هەرێمی کوردستان بکات ئەمە خاڵێکی زۆر گرنگە هەرێمی کوردستانیش بەرپرسە لەوەی کە کاکە ئەگەر تۆ کێشت نییە بە فعلی کێشت نییە و ئەمە بریارێکی سیاسیە بڕۆ لە بەغدا شەڕەکە بکە لە بەغدا پیان بڵێ بە پەرلەمانی عێراقی بڵێ بە نوێنەرەکانی کورد بڵێ لە عێراقا بە نوێنەرەکانی لایەنەکانی تر بە پێکهاتەکان بە ڕایگشتی بە ڕۆژنامەنووسەکانی عێراق بڵێ کاکە ئەم بڕیارەی کە دراوە بڕیارێکی سیاسیە و بڕیارێکە بۆ برسیکردنی ملەتێک و بۆ چۆکدانی ملەتێک و هەر قسێکتی لە هەولێر نابێ بکەی لە سلێمانی نابێ بیهێنمەوە ئەو جملەیە بێنمەوە ئێرە کاک عەدنان باسیەوەت کرد کەوتت لە پێنجمانجی ڕابردووە داهاتووە ئەوەی دەنگەدا بە سوودانی و بە کازمی و بە چێوچێ شەقامی عەرەبیە ئەویش ئیستفادە لەوەکە ئێمە ناتوانین بچین لە عمقی خۆیانەوە ئەمە پوچەڵکەینەوە لانی کەم بڵین کاکە جان ئەمە ملەتێکە و ئەوە مافە دەستوورەکانمان ئەگەر حەقمان لایە نەک بڵین بە زمانی کوردی ئێستا دوێنێ شەڕی پارتی و یەکگرتو شەڕ کۆمنتی یەکێتی و پارتی لە ژێرەوە شەڕ نازانم ینی ئەبێ ینی بە زمانی عەرەبی و بەش بە بابەتێکی ینی دامەزراوەی هیچم نەبینی مەسەلەن یەکگرتووی ئیسلامی ڕۆیشتبوونە لای سەرۆک وەزیران ئەکیدم جەنابەت بینیوتە
کۆمەڵێک معلوماتیان لە زاری ئەو گواستەوە قسەکانی خۆشیان و نامەیەکی ئەمیندارەکەیان گەیاندووە پارتی بە توندی وەڵامی دانەوە یەکگرتو بە توندی وەڵامی پارتی دایەوە یعنی قسە بە خۆمانەکەین ئەمە ینی ئەو کێشەکەیە لە ڕاستیدا ئێمە ناتوانین قەناعەت بە شەقامی عێراقی بکەین لەبەر چەند هۆکارێکی سادە یەکەمی ئەوەیە ساڵانێکی دوور و درێژە شەقامی عێراقی پڕکراوەتەوە لەوەی کە هەرێمی کوردستان بەشی خۆی بۆ خۆی بات و ئەوێ بەشی ئەمەش بۆ خۆی بات بۆ بە قەناعەتی خۆمانە و لە بەغدا هەموو ناوەندەکانی بڕیار لە بەغدا پێیان وایە هەرێمی کوردستان زۆر زیاد لە حەدی خۆی ئەوی بردووە من نازانم ئەگەر زیاد لە حەدی خۆی بردووە قاچاقی کردووە ئەوانەی کردووە ئەمە مۆزوعێکە مەفروض وایە حکوومەتی عێراق کە یەکە بین باوشەکەن بە یەکەوە پێیان وایە کێشەکانیان نەماوە ئەمە تحقیقەکە وەسفی ئەوە کات و لە کۆنفرانس وینەکانە بەشدارە بن لە پاڵێک دانیشتون پێکردن من لێرە کێشەمان موچەی خەڵکە ئەگەر موچەی خەڵک بدەن مانگانە موچەی خەڵک دەرکرێت لە مەعمایە لەم مەشاکل و خۆیان ناوخانە چیەکەن کیفی خۆیانە عقوبەیەکە دەن شەڕەکەن لەگەڵ یەکەوانە بەڵام موچەی خەڵکیکە بدرێت ئەمە خاڵێکی ئەساس خاڵی دووەم کە شەقامی عێراقی ئیدناکە لەبەرەوەی لاو هەرێمی کوردستانش هەمان قەناعەتی هاوبەش نییە یعنی مەسەرەن حزبێک دێت ئینفراد دەکات بە بڕیاری سیاسیەوە بەبێ ئەوەی ئەو مافی هەبێت ئینفراد بکات بە بڕیاری سیاسی نەکار تەنهایەکی دوو پارتی پێکەوە ئەسڵەن ئەڵێن ئۆپۆزیسیۆنیش لەگەریان چکە ئۆپۆزیسیۆنیش کێیە کاکە موچەخۆرە بچەخۆری ئەم وڵاتیەوە پێویستی بە ئەوەیە یعنی تۆ نتوانێت ناو هەرێمەکە کۆدەنگیەکی گەورە دروستکە یان نمونەیەکی سادە بۆ بێنەوە کاکزانە من کەسێکی سەر بەخۆم لەم ئەزمانەی کە دروستە بێت من و هەزاران کەسی تری سەربەخۆ کە حزبی نین و کێشەی ئایدۆلۆژیمان نییە ڕقمان لەم حزب و حزب ئالە نییە تۆ لە کە ئەزمەیەکی گەورەی وە ئەزمەیەکی بنیێوی گەورەی وە کە ملەتەکەت ئەوێ ملەتەکەت بە چۆک دابات ئەوێ اقتصادی تۆ ببرێت کاتی خۆی سەدان بە و هەمووینەی خۆی قەطع الأعناق ولا قەطع الأرزاق ینی بدە لە ملم ببڕە بەڵام ڕزقم مەبڕە ڕزقی ماڵ و منداڵ و نازەم چی ئەوانەیە تۆ لەم ئەزمەیە مەسەرەن تەمەنای ئەوە کەیڵی بۆ نمونە جەنابی کاک مەسعود لە مەوزوعێکی وا بێ مبادرە بکە سەردانێکی سلێمانی بکە سەردانێکی ینی گۆڕی جەنابی مام جەلال و کاک نەوشیروانوانە بکە لەگەڵ ئەم بەڕێزانێکی ئێستا ئیدارەیە منتیقەیە دەن سەرۆکی یەکێتی دانیشێت و بیر لەوە بکەن و چۆن پێکەوە بەجیا لەوەی کێشەی پەرلەمانمانەیە پێشەی انتخاباتمانەیە کۆمەڵی خلافاتی خۆمانەیە ئاسایە دوو حزبی جیاوازن خلافات بەڵام پرسێکی گرنگ هەیە کە پرسی قوتی خەڵکی کوردستانە بابێن استراتیژی نبینیت ینی ئەو پەیوەندیان نبینیت زۆر گرنگە زۆر گرنگە نەکە ئەوە کۆ ببنەوە یعنی تۆ زێنی خەڵکەکە بانگ مەکە بۆ پیرمان با پیرمان خۆی بێت بۆ ئەم شورانەوە بگەڕ ینی لەم قەزیە گرنگتر و گەورەتر و حساسترت هەیە لە موچەی خەڵکو لە ژیانی خەڵکو لە مەعیشەتی خەڵکو لە ئایندەی مناڵەکانمان گرنگتر هەیە لەوەی کە تۆ ئێستا لە شوێنی خۆت لە ماڵی خۆت دەرنەچی بۆ هەمویان ئەگەر ئەم حاڵەتە بۆ ئێرش بۆ ئەوێش بێ بۆ ئێرێشە ینی تۆ لێرە پێویست بە مبادرەیەکی زیاترە پێویست بە تەفاوماتێکی زیاترە چونکە ئەمە تقریبا وەکو خوانەخواستە چۆن ئەلانی حاڵەتی تەواریع ئەکرێت بۆ کارەساتێکی سروشتی گەورە بەش کارەساتێکی گەورەیە کارەساتێکی نیشتیمانی گەورەیە کە موچە نایە بۆ ئەم مارێمە مناڵت برسیە بێت خەڵکت برسیە بێت پرۆژەکانت ئەوەسێ کەواتە تۆ لەم هەرێمە ئۆپۆزیسیۆن بە شێوەیە قسە ئەکات لایەنەکانی تر قسە تۆ بۆ تۆ شەقامی عێراقی وەکو تۆ بیر بکاتەوە کە تۆ خۆت وەکو هاوڵاتیەکی موحدت نییە خۆت ئەوە ناکەیت تۆ بۆچی ئەتەوێ چۆن ئەتەوێ شەقامی عێراقیش بە تەواوەتی لە تۆ تێبگات و ئەوانە بکاش هەر بەڕاستی ئەمەیەکی لە کێشە گەورەکان ڕەنگە عەفوم کە عەدنان بۆکو دامەزراوەیە وەکو کەسایەتێکی سەربەخۆ ورد ینی شتێکی مقنع کرد دەستکەوتووە لەسەر مەسەلەن وەڵامەکانی هەرێمی کوردستانە من ئەگەر قەناعەتێکی مطلقم بەڵام من ناڵێم هەرێم بێگوناح نییە بەڵام ڕاستیەکە شتێکی مقنع هەبێت لێرە لەم بەرنامەی تۆ شەڕی لەسەرەکەم ئێتەوە حکومەتە خۆی شەفاف نییە لەگەڵ دام و دەستگاکانە و لەگەڵ ئەوانەدا هەنی ئەم حکومەتی خۆمان کارڕۆنە بەغدا پیانە لێڵێ کاکە ئێوە زیاد لە حەدی خۆتان بردو خۆ مەفروض وایە بۆ بەغدا باسکەن یەک خاڵ بە خاڵباسێکن کە نەک زیادمان نەبردووە ئێمە زۆر کەمیشمان بردووە بەرامبەر بە ئەو وەکو چکە ئێمە تەمسیلی ملەتێکەکەین ئەوە تەمسیلی هەرێمێکین کە پێش 2023 بووە ئەو کاتێک کە ئێوە لە پەناهەندەیی بوون لە سووریا بوون لە ئێران بوون لەندن بوون ئەم هەرێمە هەبووە وجودی هەبووە خۆیان لێرە بەشێک و بەشێکانش لێرە بە حیمای پێشمەرگە و ڕۆشتن بۆ بەغدا و توانیان مەقەڕات و ئانەدانن ینی ئەمە مەفروض وایە ئەمانە تێکگەێنین مەفروض یعنی تۆ سەرکە کاک با نمونەیەکی تر بێنمەوە لە 2000 و تقریبا 14 وەنیە بەڵێ ئەم کێشەیە هەیە بەڵە باشە چەند کۆنفرانسی داراییمان کردو لە هەرێمی کوردستانە بۆ ڕوبەڕوونەوەی ئەم کێشە گەورەیە چەند عەقلی گەورەی اقتصادی کە لە وڵاتەیە لە زانکۆکانمانە هەیە لە ناوەندەکانی بیری و تێژینەوە ئەوانەمانەیە کەسی سربەخۆن بەڵام نیشتیمان پەروەرن دڵسۆزن بۆ ئەم نیشتیمانە ئوستازی زانکۆن لە بەریتانیا و لە ئەمریکا خوێندویانە چەند کەسمان لەوانە بان کردووە بڵێن کاکە وەرن
کێشەیەکی وامان هەیە چەند دیپلۆماسی کوردمان بان کردووە سربەخۆکان بڵێ کاکە ئێمە بخۆ حزب کێشمان لەگەڵ بەغدا وەرن ئێوەی سربەخۆ ڕۆڵتان هەبێ کاتی خۆی کە مەجلیسی حکم دروست کرا یەک دوو کەسی سربەخۆیت دکتۆر مەحموودیان تێ کرد کەسێکی تریان تێ کرد دکتۆر حاکم پێم وابێ دارا بوو ینی لە ئێستادا ینی بۆ هەموو شتێک حزبایەتی بێ باشە حزبایەتیشە ینی ئەم حکوومەتەی ئێمە و ئەم وزارەتی دارایی ئێمە چەند کۆنفرانسی ئابووری کردووە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بۆ ڕوبەڕووبوونی ئەو کێشانە چەند کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی و لەگەڵ کۆمەلگای مەدەنی قسەی کردو بڵێ کاکە ئەو داتانی کە عێراق باسیەکە ئەوە تا و ئەو مەطالیبانەی کە عێراق کردوێتی لەم هینانە ئەوە تا یەکە بە یەکە خاڵ بە خاڵ هەمووی بۆتانە ساخەم و پێتانە دەمبا لە گرفانتان بێت و ئێوەش بتوانن وەڵام دەنەوە چەند کراوە هاوڕێ تۆ ڕۆژنامە نووسێکی متابعی نەکراوە لەگەڵ وەزیری دارایی دانیشتووم بە قورعان تێنەگەیشتم دوو کۆنفرانسی کاتی خۆیمە لەگەڵ بەڕەحمەت بێت ئاشتی هەورامی چەندین جا دانیشتین کە لە پەرلەمان بوو بە 2 سعات باسی پرۆسی نەوتی هەرێمی کوردستان کەسمان لێتی نەگەیشتین سەرۆکی پەرلەمان لەگەڵی دانیشت 2 سعات لێتی ناگەیشت لەبەر لەبەرەوەی نێویست تێتگەێنێت لەبەرەوەی بڕیار نییە تێتگەێنێت ینی ئەسڵەن جۆرێک لە هین هەیە جۆرێک لە لوودبەرزی ناوی بنە لوودبەرزی هەیە بەرامبەر بە خەڵک بە کۆمەلگای مەدەنی بە ڕۆژنامە نووس بەڵام ئەمە ئەگەر قەزەیەک بێ علاقەی بە حکوومەتەکەی خۆیانەوە بێ کێشەم نییە ینی کێشەی خۆیانە بڕۆن لەگەڵ بەغدا چی ئەەکەن چی ناکەن کێشەیە بەسەر وزارەتێکی زیاتر وەربگرن کەمتر وەربگرن بەڵام ئەمە کێشەی ملەتە هەمومان بەشدارین تێدا ماڵێک ئێمە هەرێمە نییە موچەخۆرێکی تیان نەبێت لەوانەیە هەزاران سەدان هەزار ماڵ هەبێ لێرانە تەنها چای لەسەر موچەیە بەو شێوە بەو لاموبالاتیە بەو خەمساردیە بەو ئیهمالیە سەیریەکەی بەیانامەیە دەرەکەیت و قینەکەیت و دوای ئەوە 5-6 کۆبن و ڕوون بۆ بەغدا و حەلێکی ئاها پینۆپەڕۆیەکەن و دێنەوە ئەڵێن کێشەکە تەواو بوو سەری مانگ هەم جارێکی تر ینی خەڵکی کوردستان ئیتر هیچ کێشکاکە هەزاران کەس تووشی نەخۆشی نەفسی هات کاک هەزاران کەس تووشی جەڵتە هات تووشی شەکرا هات تووشی زەخت هات بەرامبەر بەمات لەبەرەوەی هەر نزیکی سەری مانگە بینەوە مۆزوعێکمان بۆ قوتەکرێتەوە ئەوترێتەوە وەک باسم کرد لە سەری مانگ شۆ پێمان ناوترێ بۆی ئەم مانگە خەڵک خۆی ئامادەکە بڵێ کاکە ژنەکە دەستێت بە شتەوە بگرە پیاوەکە ئەوە بکە مەسەر فێمەک ناڵێ کاکەەوە حکومت ئیتمەنانی پێداینکەوە ئەتر شکر بۆ خەڵک کێشە نەما مەشانەکەی بەتاڵەکە دوو ڕۆژێ بێنێتەوە بۆ کاتی موچە لێ کاکەوەڵا عێراق بڵێ عێراق هەرێمی کوردستان ئستحقاقاتی خۆی نەکردەوە هەرێمی کوردستان ئەوەی نەک باش هەرێمی کوردستان ئەگەر ئستحقاقاتی خۆی پارەکە لەکوێ خۆ مەفروضای خەڵکی کوردستانیش حزبەکان ئەو پەرلەمانە شەق و شڕێک هەمانە ئێستاکە شەق و شڕە بۆمانەیە کە تەجویدە ینی تەجویدە مەفروضای بڵێ کاکە باش تۆ عێراق پێ دەڵێ ئەو نەپارە هەیە و لە هەرێمی کوردستانی بیدە بە خەڵک لانی کەم دوو مانگە ئەم خەڵکی خۆت بژێنن دوو مانگ بیژێنە بەڵام پێویستی بە تەزامنێکی کۆمەڵایەتی هاوڕێ پێویستی بە عەقدێکی کۆمەڵایەتیە عەقدی کۆمەڵایەتی لەوەی کە سوڵتا لە غروری خۆی دەرچێت من سوڵتەم و من لایەنێکی تر هەیە ئۆپۆزیسیۆنە دژی منە لایەکی تر کۆمەلگای مەدەنی لە من تێناگەر لایەنێکی تر ڕۆژنامە نووسە یا بەکرێ گیراوە یا نازانم چی ئەبێ بە عەقدێکی کۆمەڵایەتی لەناو خۆمانە تێ بکەین هەموو کۆمەلگا تێگەێنن لە ئەسڵی مۆزوعەکان چێت بۆی توان کۆمەلگای بتوانێت شەڕێ بکات خەڵک نازانن دوعا لە کوێ بکە کە سوکاری لە مەکەی پیرۆز و مەدینەی پیرۆزە مەسەلە لەگە بڵێ دوعای لێ بکە دوعای بۆ بکەن دوعای لێ بکە نازانێت دوعا لە کوێ بکە و دوعا بۆ کوێ بکە بەڕاستی بڵێن دوعا لە سەبەبکارەکان بکەن خوای زانێت لەوانەیە ئێمە نەزانین بە واضحی ئەکید خوای زانێت هەر بەڕاستی میلەتی ئێمە وێ ڕێی هەموو ماندووبوونە وێ ڕێی هەموو گەندەڵی و قەیرانەی کە ڕوبەڕویان کردەوە کاغدنان پێت وایە ئەگەر بە 3 خاڵ بە 4 خاڵی مقنعکەر مخاطبەی میلەتەکەی خۆیان بکەن هەموو خەڵک لەگەڵیان نابێ ئەخە معادلەکەی زۆر ئاسانە کاکزانە معادلەکە ئەمەندە ئاسانە زۆر ئاسانە نەکەرەوەش خاڵێکی تر هەیە کە زۆر ئاسانترە ئەگەر تۆ پێت وایە هەل من پێم وابێ لەم بەرنامەی جەناب شێخ باسم کردەوە چونکە ئەم مەوزوعە خۆت زانیوە 10 ساڵ ئێستا نازانم لە چ شوێنێکی تریشم قسەم زۆر بە ڕۆژ فیدباکی فەیسبووک کە بۆم دێتەوە کێشەی موچەکەی چارەسەر واللهی لەو دوو ڕۆژانە بۆم هاتەوە 21 ئەم هەرێمی کوردستانە بە زۆربەی لایەنەکانیەوە ئێستا ئەڵێن کێشەیەکی سیاسیە تەنانەت ئۆپۆزیسیۆنیش کە لە بەغدان بەشێکی زۆرە کە من گوێم لێ بوو توانە کێشەیەکی سیاسیە کێشەیەکی فەنینی ڕاست نییە کەواتە وەزیری دارایی عێراق ڕاست ناکە چونکە جارە ئەکیدە وەزیری داراییش نییە وەزیری دارایی وەزیرێکی تەنفیزی ناتوانێت دەسەڵاتی نییە ئەکی سوودانیە ئەو سوودانی کە ئێمە لێرە خەریک بۆ پێکەری بۆ بکەینەوە نییە شعر بە باڵایە بڵێنەوەمانە سوودانی ئێستا بڕیاری داوە ئەم بڕیاری سوودانی لە بەروی لە حملەی انتخاباتە و سەرۆکی لیستە و ئێوێ سەرۆک وەزیرانێ بێ بە قووەتی خۆی کرا بە سەرۆک وەزیران بە قووەتی خەڵکی تر لەبەرەوەی کەمترین کوتلەی هەبوو کەمترین نوێنەری هەبوو ئەم جارە ئێوە بە قووەتی خۆی بێ بە سەرۆک وەزیران وەکوی چۆن مالیکی کاتی خۆی بە قووەتی خۆی بوو بە سەرۆکی وەزیران معادلێکی سادە هەیە
بڕیارماندا کێشەی سیاسیە کێشەی مالی نیە کێشەی سیاسی ئەینچی ینی عێراقێک هەیە بڕیاری داوە ئەم هەرێمە سەر بەرز نکاتەوە برسی بکات بە چۆکدای بێت ێ باشە بۆ بەشدارە بم لەم عێراق بۆ بەشدارە بم دە ساڵە ئەم عێراقا ئەگەر سیاسیە من ناڵێم هەموو سیاسیە من ناڵێم هەرێمی کوردستان بەریە قەت ئەو قسەیە ناکەم ئەگەر بەریە بۆ مسلمێنێت بەڵام ئەگەر بڕیارێکی من دڵنیام و سەدان جاریش وتمە بەڵێ لە عێراقا نەزعەیەکی مرکزی هەیە و ئەسڵەن شۆڤینێتیش هەیە و ئەسڵەن تێگەیشتێکی زۆر ئەوە هەیە بەڵام ڕوحەتێکی مرکزی لە عێراق هەیە واردە وازەحە ئەوە و دەستوریش نەیتوانێت زماناتێکی زۆر زۆر ئەو مۆزوعانە بکات بەڵام ینی ئەگەر بڕیارماندا قەزەیەکی سیاسی سەرفەن سیاسیە و هیچ بوعدێکی تری نییە جگە لە سیاست چیەکەین لە بەغدا پەرلەمان و وەزیر و ئەوانە چیەکە لە بەغدا بێ قەرارێکی ئازانە بدەیت بڵێ من لە عێراقێکە نابم کە ملەتەکەم برسی بکات بەشدار نابم لە دەوڵەتێکە کە ملەتەکەم برسی بکات چونکە تۆ بەشێکی لە سوڵتەی تەنفیزی کە بڕیاری داوە سەرۆک وەزیران بەتەنیا ناتوانێت بڕیارە بدا ئیلا بێ ئەنجومەنی وەزیرانەکە بڕیاردا تۆ بەشێکی لەوە تۆ نابێ اکتفاکەی بە تحفظێک بنووسی لە خوارەوە سەری مانگ موچەی خۆت وەربگری پەرلەمانتان ناتوانێت مؤتەمەرێکی صحفی بکات بڵێ ئێمە ئەو دواتر موچەکەی خۆی وەربگرێ و تەواو تۆ مەفروضای خەمی ملەتت هەبێت ئەگەر قەرارێکی سیاسیە ئەو تۆش قەرارێکی سیاسی بدە تۆش قەرارێکی سیاسی بەرامبەر بەو قەرارە هیچ قەرارێکی تر نییە جگە لە پاشکشە لە بەرامبەر ئەگەر کێشەکە سیاسی واضحە و ئەبێ تەبعاتی ئەم مۆزوعە چییە کاکە وەک باسم کرد دنیای عقلی گەورە هەیە لە وڵاتە کویان کەرەوە بڵێ کاکە ئێمە لە ڕووی کشت و کاڵەوە چی بکەین لە ڕووی سنایەوە چی بکەین لە ڕووی داهاتۆ چی بکەین لە ڕووی گوبرەکەکانەوە چی بکەین لە ڕووی پەیوەندەکە تۆ دنیای پەیوەندیت هەیە لەگەڵ وڵاتەکانی دەوروبەرەوە ئەوانە سەرۆک وەزیران و سەرۆک کۆمارەکان ێ باشە ئەبێتیان گەنی بڵێ کاکەوەی عێراقا ئەها لە بنەکە من ئەبێ ڕێگا چارێک ینی دنیای هەنگاوی لە بەردەمدایە بەڵام تۆ سەری ئەو کشوماتیەکە یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ زۆر قسە کرا ئێستا هەم دووسێ ڕۆژەوە بەرەجەژنانە لەوانەی نیوەی بەرپرسەکانیشمان لە وڵاتە نەبن لەوانەیە کەسی لێرە نەمابێت هیچ باس ناکرێت ئێوە سبێنێ جەژنە و کەس موچەی وەرنەگرتووە ینی چۆن ئەبێ موچەی بەشێکی زۆری ئەم کۆمەلگایی تۆ نەدرێت و پێت وابێ قەرارێکی سیاسیە و بەشێکی لە منزومەی حکومڕانی لە عێراقا معادلە سەیرە شتێکی عالەمانیە لە تاریخی بەشەریەتشا یەک نمونەی تر نادۆزیتەوە کە تۆ بەسەرکاتی خۆی لە 74 جارێکی تر شەڕ دروستکرایە خۆ بەشێکی زۆر لە کوردستانە بەدەستی هێزی پێشبرگەوە نەبوو لەبەرەوە وترا عێراق بە قەرارێکی سیاسی ئەبەی کردو ئەو مافانەمان پێ نەدرا شەڕ دروستکرایە ماڵوێرانی دەستی پێی کردو لە 84 و 85 سەنگەر گیرا لە بەرابەر بە عێراق و ئامادە نەبوون بڕۆن ناو حکوومەتی عێراقیەوەوە تەبعاتەکانی هەرچی بوو ئەنفال بوو قوربەسەری بۆ ئەمانە تەحمل کرا ئێستا تۆ پێڵێ عێراقیت پێت وایە عێراقێکی دوژمنە عێراقێکی ناحەزە عێراقێکە بڕیاری سیاسیدا چۆن بەشداری لەم عێراقە کەواتە تۆش بەشێکی لە پرۆسەی برسیکردنی خەڵکی کوردستان بتوێ نەتوێ من ناڵێم ئەیانەوێت من ناڵێم حەزەکەم ناژڵم سیاسی بەڵام بەڕاستی ئەگەر وایە ئەوانش بەشێکن لەوە ئەگەر دارایە نابێ ئەوش هەر وەکو سیاسەکەێتەوە بەڵێ ئەوش ئەبێ ڕوون بکرێتەوە ئەوە گرنگترین خاڵ بەس بە تەنابۆ خەڵکی کوردستان نە هەبێ بۆ خەڵکی عێراقیش چونکە باسم کرد ئێستا لەم سەر و بەندەی هەڵبژاردنیشە بەشێکی گرنگ لە ڕای گشتی لە عێراقدا پێی وایە کە هەرێمی کوردستان بەشی خۆی بە زیادەوە وەرگرتووە ئەو ئەندێن بۆ هەرێمی کوردستان بۆ نمونە لە پارێزگاکانی خۆیان دێ بۆ هەرێمی کوردستان پرۆژە هەیە خزمەت گوزاری هەیە شاخ هەیە دار هەیە سەوزایی هەیە ئاو هەیە پێی وایە ئەمە هەمووی بەهۆی ئەو نعمەتەکە عێراق پێداوە ینی ئەم واقعیش بەفروزای ئەم جەنگە ئەبێ لە بەغدا ئەگەر بەغدا پایتەختی فدرالی ئەم جەنگە بێ لە بەغدا بکرێت ئەگەر نابێ حەلێک بکرێ وەڵاهی کەعادنا من نازانم هەڵسەنگانت بۆ چوونەکەی منیشتیە کە زانیم بوو بە شەڕی فراکسیۆنی یەکگرتو و لەوێ پارتی و لەوێ چێتی و قسەی تیا کرد تو بەخوا قسەیەکی حسابیمان پێ نییە کە قسەی حسابیت پێ نەبوو یەخەیەکترەگری وەکو کابرا باوکەکە پارەی پێ نامێنێ خێ و مناڵەگری و یەخەوە گرێ و ئەڵێ خەتای ژنەکەی و ژنەکەڵی خەتای پیاوەکەی وتر ڕاستی زۆر عشاری بڵم من تێگەیشتم تەخمینکردنی فراکسیۆنێکی کارێکی خراپە ینی تۆ فراکسیۆنێکی هەر حزبێکە نوێنەری ئەم خەڵکی کوردستانەیە بۆ تۆ پێت وابێت تەنها تۆ نوێنەری کاکە یەک پەرلەمانتار لە پەرلەمانی عێراق بێت مەفروض وایە ئەوش نوێنەری خەڵکی لە کوردستان هەڵی بژاردەوە خۆ لە عێراق هەڵیان نەبژێت لە کوردستان هەڵیان بژاردەوە بۆ نێرایەتی کرد ئەگەر هەڵەی هەیە قسەی لەسەر بکە بەڵام تەخمینکردنی پێت وابێ ئەوە لە جەبهەی خیانەتی وەرگرتووە ئەوانەی وەرگرتووە ئەمە هەمان عەقڵیەتە لە کوردستانەی لەگەڵ یا دژبیت کاکە لەگەڵمان نییە بەڵام دژمیش نییە ئەو ڕێگایەکی تری هەیە شێوازێکی تر خۆ من قسەکەم لەسەر نییە بەدڵما باشیان نەکردووە بەو شێوەیە و بووینە شەڵاک کۆمەڵی فراکسیۆنەکان ڕۆشتا پیان وتای بە سوودانیان وتای ئێمە هەموو فراکسیۆنەکان دێن لەگەڵتاوە ئەشمانەوە مؤتەمەرێکی صحفی بکەین دوای ئەوە و جەنابی وەکو سەرۆک وەزیران بێ بەشدار بێ لەو مؤتەمەر صحفیەوە
هەڵە کراوە باشە بەڵام تا خیانەت هێن نەکردووە خیانەت نییە ئەم عقلێتی کە تۆ یەکسەر پێت وابێ لە بەرەوەی لەگەڵ شێوازەکەی تۆ ساڵانێکی دوور درێژە دوورت خسۆتۆ لە قراری سیاسی دوورت خسۆتۆ لە تێگەیشە چەند کۆبوونەوە لەگەڵ فراکسیۆنە کردووە چەند جا تێتگەیاندووە چەند جا بۆت باس کردووە چەند جا وردە چەند جا لەگەڵ وەفدەکانە بردووتە لەگەڵ خۆتا یکاکە لە حکومەتانیە بەڵام خۆ لە پەرلەمان لە بەغدایە لە بەغدا ئۆپۆسیۆن نییە لە بەغدا نوێنەی خەڵکی کوردستانە مەفروضایە لەم هەموو گفتوگوانەی کە کراوە کۆمەڵ ببەم نەوەی نوێ ببەم یەکگرتوو ببەم کە هەموو لە لایەنەکان بەشدار بن هەموو لایەنەکان مەفروضە ئەندامانی پەرلەمان ئەگەر لە وەفدەکەش هەنە بن دوای ئەوە کۆبوونەوەیەکیان لەگەڵ بکرێ پیان بوترێ خاڵ بە خاڵیان بۆ باز بکرێت بوتری ئەوانە ئەو کاتە تۆ ئەگەر بە پێچوانی ئەوە کردی تۆ توانی محاسبەی بکەیت تۆ ئێستا پراوێز خستووە دوورت خستۆ لە قەرار دوورت خستۆ لە تێگەیشتر و ئەویش ڕۆم بە زۆقی خۆی مبادری خۆیەکات تۆ بۆت نییە قسە بکەیت بۆت نییە تەخمینی بکەیت بەڵام ئەگەر تۆ بتخسایەت ناو پرۆسەکەەوە ئێستا بۆ بڵێ کاکە خۆی لە هەمومان زیاتر ئاگادارە و من ئاگادارم کردوەوە بەشدار بووە لەگەڵمانە لە گفتوگاکانە بەشدار بووە لە مەطبەخی بڕیاردانەکانە بەشدار بووە بەڵام ئێستا کەچی پێچوانی قسەکانی خۆی شەکە ئەو کاتە باشەکەدانیانی تەنانەت مەسەلەن شتێکی ها دێتە پێشەوە وەزارەتی دارایی کەمتری قسەی هەیە شتێکی وها دێتە پێشەوە سەرۆکاتی هەرێم کە سیادەیەکی تقریبن مەسەلەن با بڵێن دیبلۆماسییان سیادە نایان جەبهەیەکی دیبلۆماسی هەرێمی کوردستانە دوورەخرێتەوە چین لە پیرمام کۆبینەوە یان نەچین لە نازان مەکتەب سیاسی کوێ کۆبینەوە بەیەکێتی و بە پارتی و هەموویەوە بەبێت جیاوازی ئەکەوینە شەڕە قسەی یەکتر مەسەلەن بۆکو مەسلەی ئەوەی کە کابراڵێ وڵی من وەک چۆنڵێ لە بارگایەکی حەزبی وتبووی خوا با لێرە باسی سیاست نەکەین خۆی بارگاکە حەزبێت شوێنی سیاستە توی بە قسەم کەم با دوو چای شیرین بخۆین و باسی سیاست ناکەین یعنی وەزارەتی دارایی و ئەوانەش وای لاتۆ خوا با باسی مەعاش نەکەین با چیاڵێن بابیڵێن یعنی بۆ ئەمانە ئەم هەموو غەڵەتانە ئەکەین ئەشمانەوێ شعبەکە تێبگا ئەنگەلەکە تێبگا کە بەرامبەر بەغدا بەرسیمانەکە جامە لە دەرهاوی شتەکانی چیە من ناڵێم 100% چکە پێشتریش حکوومەت و پەرلەمانیشمان هەبوو ئەزمەکانیش هەر بەردەوام بەڵام نەبوونی پەرلەمانێکی بەهێز کارا چاودێر بتوانە خاوەن کۆمەڵی کەسایەتی کە لە پەرلەمانە بتوانن شەڕ بکەن و ئەو بکەن نەبوونی ئەم پەرلەمانە تەبعانێکێک لە کێشەی زۆر گەورەکان و ئەوەیش کە لە دەرەوەی سیاقاتی حکوومەتی هەرێم کارکتەری حزبی دێت ئیش لەسەر مۆزوعاناکە ئەمەشێکی لە کێشە گەورەکانی تر یعنی لەم ئەزمەیە مەفروضایە سەرۆکی هەرێم هەمووشمان نەزانین پیاوێکی دیبلۆماسی و بتوانایە ئەتوانێت ئیدارەی زۆر لەو مەلەفانە بدات مەفروضایە سەرۆکی هەرێم لە ئەلفێەوە بۆ یایی سەرۆکی هەرێم لەگەڵ سەرۆکی حکوومەت لەگەڵ وەزارەتی دارایی بڵێ ئەمە هەیئەتە مستەغەرەکە بن و مەفروض وایە ئەم مەلەفی پەیوەندیەکان لەگەڵ بەغدا لای سەرۆکی هەرێمی کوردستان بێت سەرۆکی هەرێم و جێگرەکانی و سەرۆکایەتی هەرێم باناوی برێن لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمانە ئەمانە مەفروض وایە بەم ئیشە بکەن نەک لە دەرەوەی سیاقاتی حکوومەتی خەڵکی تر بێتە پێشە کاڵێم خەڵکی تر حرمەتم بۆیان هەیە کەسی گەوران بەڕێزن سەرۆکی حزبن کەسایەتی گرنگن لە حزب بۆ ئەوانە ئەو مۆزوعێکی ترە حرمەتی بەڵام ئەوەی کە گرنگە حکوومەت حزبەکانیش لە پشتەوە لەگەڵ حکوومەتە ینی بەشێک بن لە بەهێزکردنی حکوومەتەکە و حکوومەتە پاڵ بنن بۆی کێشەکان حل بکاتەوە ئەوانە بکات کە چووە سیاقاتی حکوومەتیەوە ئەچێتە سیاقاتی وانە ئەرشیفەوە مەلەفاتەوە گفتوگۆکانەوە شتەکان و ئەوانە دێنین بەڵام لە چوارچێوە حزبەکە بێت پەیوەندی حزبەکانە پەیوەندی حزبەکان من بۆ من پارتی لەگەڵ لایەنێکە پەیوەندی بەهێزە یەکێتی لەگەڵ لایەنەکە پەیوەندیەکانی بەهێز و ئەمانە بۆیە زۆر گرنگە لە ئێستاشدا هەوڵ بدرێ کارکتەرە حکومیەکان ئەو حکومەتی کە ئێساش فەرمیەکان ئەوی کە فەرمیە ئەمانە بڕۆن ناو گفتوگۆکان و شڕەکانەوە یەکێ لە خەلە لە گەورەکانی ئێستاش ئیدارەدانی ئەم مەلەفە ئەوەیە عدنان زۆر هینەکەش لەگوێت نییە بەزانیت کاتەکە تەواو بووە ئەوە سعاتەکە لە بەردەستمایە سوپاس دەکەم بەزیت پەڕی کاتەکە وانە بە هیوای ئەوەی کە دەردەشەیەکی دۆخی ناوچەکەمان کردبێ و هەرێمی کوردستانمان کردبێ ئەوەی لێرە لە لای من وەکو ڕۆژنامە نووس دڵنیام لای جەنابی شتەمەکو ئەکادیمیە وەکو کەسێکی توێژەر خەمە ئەوەی کە خەڵک ئەمڕۆ سبینێ مەسەلەن بە دڵێکی گەورەیە خەمە گەورەکە تەنهارە ئەوە نییە کە ئەم مانگە موچە نەدراوە خەمە گەورەکە هەوەی ئەیمانی داهاتوە ئەیمە چەند مانگی داهاتوە من ئەمڕۆ بیرم لەوە کردو کە تا 5 مانگی تر حملەی انتخاباتە ئەگەر عێراق بەم نەفەسۆیش پێێنی تا 5 مانگی ترێمە لە ئەزمەیەکی گەورە من نامێ ئەم خەبەرە ناخۆشە بدەم ئینشاڵڵا وا نابێت ئینشاڵڵا چارەسەریش ئەکرێت و خەڵک ئەوە بێت گرفانی پڕ بێتەوە بەڵام یعنی حسابی ئەوە بکەیت ئەگەر
مەسلەکە سیاسی بێت و تەسویقی انتخاباتی بێ بەردەوامە بێت هەلێ ئەمەژی. کەمپینی انتخابی پێشوەخت بێت بەڵام کاتە ئێمە 5 مانگی پڕ لە شەڕ و شینی دەسەوەی خەمان لەبەردەمایە بەداخەوە بەم وەزع خراپەی ناو خۆشمان بەڵێ ئەوشمانەوە تا بەم بێ پەرلەمانیە و بەم بێ ئەوەنیش هیوادارم گویان لەوە بێت ینی لەبەرەوەی بەڕاستی ئیشی موچە لە وەزارەتی دارایی و حکوومەت حەلە بێت لای من حل نابێت لە مەقەڕێک حل نابێت بەڕاستی تەنها وزارەتی دارایی هەرێمی کوردستان و دەرچ کەوتۆ وزارەتی دارایی هەرێمی کوردستان توانای ئیدارەدانی ئەمە لەفەی نیە وەکو ئێستا وەکو خۆی بۆیە مەفروض وایە کەسانی تر ڕێکخراوی تر کۆبەڵگای مەدەنی ئوستازانی زانکۆ خەڵکانی متەخەسس بێنرێت و کۆنفرانسێکی نیشتیمانی گەورە بکرێت بۆ پرسە اقتصادیەکان چ نەتوانین ئابووری خۆمان چ نەتوانین دارایی خۆمان چ نەتوانین لەگەڵ عێراق چ نەتوانین بەبێ عێراق و چ نەتوانین لەگەڵ عێراق ئەمە مەفروض وایە ئەمە نە بە وەزیرێکە کرێ نە بە وەکیل وەزیرێک کرێ ئەمە بە هەموو بە هەموو زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەدنان عوسمان سەرۆکی دامەزراوەی ڤیژن بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامامان پێشکەشکردن بە هیوای ئەوەین کە هەمووانی ئێمە لێرەوە لە پرۆگرامەکانی دیکە تاوتوێ دەکرێن بە مای خێر بشێتەوە کە موچە بێ و ژیانی خەڵک لەونا ئارامی و لەونا ئەستەقرارێ بێتە دەرەوە و ئێمەش خواکە ئێمە بێتەوەر و بێبەرنامە ئەبین بەس خەڵکەکە موچە و ژیانی هەبێوانە ناکەوێت زۆر باشە. خۆزگەم بەرنامەمان لەسەر موچە ناکرد خۆزگە بەرنامەمان لەسەر ئەو بابەتانە ناکرد کە بەو شێوەیە میلەتەکەمانی بێزار کردووە ئێوە شەمانەتی خوای گەورە بن.